جیاوازی نێوان نان invasive breast cancer لەگەڵ invasive breast cancer چییە؟ نان invasive هەر بوشەکە بەخۆیەوە دیارە یعنی نەڕۆیشتیە یعنی زۆر it's very early يعني early state of the breast cancer لە سەرەتای توشبوونی شێرپەنجەیتی invasive يعني ڕۆیشتیە يعني لە بۆڕی شیر دەرچووە یان لە غودەکانی کەوانی شیری دروست دەکەن گلاندەکان دەرچووە ئەوەیە جیاوازەکەیە. بەڵێ جیاوازی نێوان گرەی حەمیدە لەگەڵ خەبیثەیە چییە؟ کە لەلایەن نەخۆشەوە؟ بەڵێ یعنی ئێستا بۆ نمونە یەکێک لە نیشانەکانی شێرپەنجەی مەمە گرەیە بوونی گرەیە. بەڵێ شەرنی هەموو گرەیەک شێرپەنجە بێت. بەڵێ جا ئەوەیە پرسیارەکەم. بوونی گرێ لە سینجی ئافرەتان پێویست ناکە ئافرەتان ینی بوونی گرێ لە سینجان بترسێن کە ئەوە هەر گرێک لە سینجی ئافرەت پەیدا بوو کەەوە شێرپەنجە نەخێر. هەت هەمانە بیناین ئەند مەسەلەن کانسەر بیناین گرێی حەمیدە یان گرێ باشەکان ئەوانە مەسەلەن جوولە کە بکەوت نەخۆش یان ئێمە فەحسی دەکەین يعني گرێکە دەجوولێتن و هەستی دەستی ینی هەست دەکەی یعنی بابڕێن شکل و پێکهاتەکانی ینی جیاوازە لەگەڵ ئەو گریانی کە شێرپەنجەیە. گرێی شێرپەنجە زیاتر ناڕێچەک هەیە لە دیوارەکەی جوولیان یان کەمترەیان ئەوە بە پێستی مەمکەکە زیاتر پەیوەست دەبێتن یان لە ژێرە خۆی کە ناتوانانی بە ئاسانی بیجوولێنی و ناڕێچەک ینی لە ناتوانانی تەسنی بکەی کە بە جوانی ینی قیاسی بکەی ئەو گرەیە ئەوەی جیاوازەکە. زۆر چاکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی